ڕێزگەی هەڵەبجە کە هاوکات دەرچووی پەیمانگای کۆمپیوتەرە زمانی کوردی بۆ سیستمێکی کۆمپیوتەری دژەهاک زیاد دەکات. سیستمەکان ناسراوە و بە سیستمی زیمانە ئەنتی لۆگەر و پارێزگاری لە دزینی زانیاریەکانی ناو کۆمپیوتەر و تۆڕە کۆمەڵاتیەکان دەکات. دوایەوەی ئەو گەنجە زمانی کوردی بۆ ئەو سیستەمە زیاد کرد لەلایەن کۆمپانیاکەوە خەڵاتی بەکارهێنانی کۆدی کردنەوەی بەرنامەکەی بۆ ماوەی 100 ساڵ پێدەدرێت و لە ئێستاشدا دەتوانرێت دابەزێنرێتە ناو کۆمپیوتەرەکانەوە بە مەبەستی پاراستنی زانیاریە کەسیەکان. لە جیهانی ئەمڕۆژە کە هاک شتێکی وای کردووە یعنی زۆر خەڵک بێزار بووە لێ من هەستان بە دۆزینەوەی پرۆگرامی زیمانە ئەنتیلۆگەر کە پاش سیرکردن و لێکۆڵینەوە لەسەر پرۆگرامەکە زانیم کە ئەم پرۆگرامە پارێزەری کۆمپیوتەرە لە هەموو فایلێکی هاک بە تایبەتی سێرڤەرەکان ئەوانەی کە فایلی هاک دروستەکەن وای لەکەن ئەنتیڤایرۆس نەیخوێنێتەوە ئەم پرۆگرامە هەڵدەستێ بەوەی کە فایلە هاکەکە ئاشکراکە و خۆشبەختانە من توانین زمانی کوردی بۆ پرۆگرامەکە زیاد بکەم پێشەوە پرۆگرامەکە زمانی کوردێکی بۆ زیاکەم خۆ ماوەی بەکارمێنا و تاقیکاریم لەسەر کرد پاشان پەیوەندیم کرد بە کۆمپانیای زیمانە لە وڵاتی بۆسنە و هەرسک بە بەڕێوەبەری قسەم لەگەڵ بەڕێوەبەری کۆمپانیاکە کرد بە ناوی ئارماگان کە ئەویش خۆشبەختانە وتی ئەگەر بتوانین زیادی بکە ئەمە خەڵاتی پرۆگرامەکەت پێبەخشین خۆشبەختانە پاشەوەی کە پرۆگرامەکەم کرد بە زمانی کوردی زمانی کوردیەکەم بۆ کۆمپانیاکە ناردەوە کۆدی چالاکردنی پرۆگرامەکەیان بۆ ناردم کە بۆ ماوەی 100 ساڵ کار دەکات